بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وأصحابه وأتباعه وذرياته إلى يوم الدين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا، ولا إلى النار مصيرنا، واجعل الجنة هي دارنا، اللهم آمين. إيمان داراني بالرزق خوشويست لهر شوێنێک هەن، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بەڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشەویستانم، ئینسانی بڕوادار بە موسڵمان و ناموسڵمانیشەوە کاتێک دێتە سەر دنیا، هەر هەمویان تووشی ناڕەحەتی و نەخۆشی و ناخۆشی و خەم و کێشە و پەژار ئەبن. بەڵام ئەو ئینسانانەی کە لە دنیادا مسڵمانن، لە کاتی نەخۆشی و ناڕەحەتیدا ئەو وتە و کردەوانە ئەنجامەدەن کە ئیسلام پێی ڕازیە، ئەو نەخۆشیان بۆ بێتە خێر و پاداشت. بۆیە ئەگەر تەماشای دەقەکانی قورئان و دەقەکانی فەرموودەکانی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم، بۆمان دەرەکەوێ عیبادەت بەندایەتی کردن بۆ خوای پەروەردگار دوو جۆرە. جۆرێک لە عیبادەت و بەندایەتی عیبادەتێکی ئیختیاریە، واتە ئینسان بە ئارەزووی خۆی عیبادەت ئەکات. نوێژە، ڕۆژووی مانگی ڕەمەزانە، خێرکردنە، حەج و عەمرەی ماڵی خوایە، نوێژی سونەتە، هەر شتێک لەو بابەتانەیە. ئەمە عیبادەت و بەندایەتێکی ئیختیاریە و ئینسان بۆ خۆی کات. عیبادەتێکی ترمانەیە عیبادەتێکی ئیجباریە، یعنی خوای پەروەردگار بە زۆر ئەو عیبادەتە بە ئینسانەکە، ئەویش تاقیکردنەوەیەتی بە بەڵاو موسیبەت و نەخۆشی. ئەم بەڵاو موسیبەت و نەخۆشیە خوای پەروەردگار هەمان پاداشتی عیبادەتەکەی بۆ نووسێت، بە مەرجێک ڕازی بێت بەو نەخۆشی و ناڕەحەتەی کە خوای پەروەردگار داوێتی بەسەریدا. بۆیە لە شەریعەتی ئیسلامدا لەگەڵ ئەوەدا نەخۆشی تاقیکردنەوە شتێکی ناڕەحەت و ناخۆشە، لە هەمان کاتدا ئەجر و پاداش بۆ خاوەنەکەی دانراوە و سوود و کەڵکی بۆ دنیا و قیامەتی هەیە. ئەگەر تەماشای قورئان کەینە فەرمێ الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. خوای پەروەردگار تاقیتانەکاتوە لە دنیادا، بۆچی دروستی کردوون؟ تاقیتانەکاتەوە تا خوای پەروەردگار بۆتان بسەلمێنێ ئەیکم ئەحسەن عەمەلا، کامتان کردەوەکانتان چاکە. جا چاکی کردەوە ڕازی بوونە هەندێک جار بەو قەزا و قەدەرانەی کە تووشی ئینسانی بڕوادارە بێت. و هەروەها خوای پەروەردگارە فەرمێ وەنەبلوکم بالشەر والخەیری فتنە وإیلەینا تورجعون. تاقیتانەکەینەوە بە شتانێک کە خۆتان بەلاتانەوە خراپە و بە شتانێک کە خۆتان بەلاتانەوە چاکە، لە کۆتاییدا ئەگەڕێنەوە بۆ لای ئێمە. ئینسان بەردەوام لە دنیادا تووشی نەخۆشی و ناڕەحەتیە بێت. ئەو نەخۆشیانەی کە تووشی ئینسانی مسڵمانە بێت، بەڕاستی هەمووی خێر و بەرەکەتە بۆی، ئەگەر ئەم ئینسانە بزانێ مامەڵەی دروستی لەگەڵدا بکات. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە فەرموودەیەکدا فەرمێ إذا أراد الله بعبده الخير عجل له العقوبة في الدنيا. ئەگەر خوای پەروەردگار خێر و چاکەیەکی بە بەندەیەک بوێ لە بەندەکانی، لە پیاوان و لە ئافرەتان، ئەوە لە دنیادا ئەو عقوبەی کە بڕیانە لە قیامەتا بدرێ ئەیخاتە دنیاوە بۆی تا پاکی ئەکاتەوە لە گوناه و تاوان. وإذا أراد الله بعبده الشر. ئەگەر خوای پەروەردگار بێوێ بەندەیەکی سزا بدا لە قیامەتدا، أمسك عنه بذنبه حتى يوافي به يوم القيامة. ئەوە لە دنیادا تووشی ناخۆشی ناکات، تووشی سەرێشەی ناکات، تووشی ناڕەحەتی ناکات، خەرخەریکی تاوانە بێ. ئەویش ئەم ئینسانە خوای پەروەردگار لە قیامەتە تۆڵەی لێکاتەوە. ئەم ئینسانە تاوانەکە، گوناهەکات، بەوەی ئەم گوناه و تاوانەوە هەندێک لە خەڵکی خوای پەروەردگار تووشی تاقیکردنەوە بەڵاو موسیبەتیانەکە بۆی پاک بنەوە لەو گوناهە، و هەندێک خەڵکیش کە تووشی بەڵاو موسیبەت نابن، پاک نابنەوە لەو گوناهە، بەو شێوازاگەن و لای خوای پەروەردگار جەلە جەلالوه. پێغەمبەری نازدارمان صلی الله عليه و آله وسلم لە فەرموودەیەکی ترا فەرمێ هەر کاتێک
کە ئینسانی بڕوادار خوای پەروەردگار تووشی نەخۆشیەکی ئەکا لە لاشەیە، خوای پەروەردگار بە مەلایکەتەکانە فەرمێ ئوکتوبوا له صالح عمله، ئێوە کردەوە چاکەکانی هەر بۆ بنووسن. واتە ئینسانێکە لە کاتی لەش ساغیدا نوێژەکانی بە جەماعەت کردووە، لە کاتی لەش ساغیدا هەموو ساڵێک چووە بۆ عەمرە بۆ نمونە، لە کاتی لەش ساغیدا ئاگای لە هەژاران و نەداران و بێکاران بووە، لە کاتی لەش ساغیدا ئەم ئینسانە بەردەوام لە ڕێگەی چاکا بووە. کاتێک ئێستا نەخۆش کەوتووە، خوای پەروەردگار ئەفەرمێک ئەو عەبدە کە ئێستا نەخۆش کەوتووە ناتوانێ بیکا، ئێوە کردەوە چاکەکانی هەر بۆ بنووسن فەئین شەفاه غەسەلەه وطەهەڕە. ئەگەر ئەم ئینسانە چاک بوویەوە لەو نەخۆشیە، ئەو خوای پەروەردگار شیفای داوە پاکی کردووەتەوە، وئین قەبەضەه غوفیڕە لەهو، ئەگەر چاکیش بووە ئەو خوای پەروەردگار پاکی کردووەتەوە لە تاوان. ئینسان زۆر جار تاوانگەلێکی زۆری حسێبی بۆ نەکردووە، یعنی هەندێک تاوان ئینسان جاری وای حسێبی بۆ ناکات، بەڵام مەلایکەتەکان ئەینووسن لەسەر ئینسان بەڕێزان. بۆیە کاتێک کە ئینسان نەخۆش ئەکەوێت، ئەگەر دارێکت بینی بێت لە پاییزدا، کاتێک گەڵاوەرانی پاییز گەڵا ئەوەرێ بەدارەوە، ئەم دارە کە ئەیجوڵێنی ئاوە چۆن گەڵاکەی دێتە خوارەوە، ئەگەر ئینسان کاتێک نەخۆش کەوت ئینسانی مسلمان، ئەو داری پاییزە چۆن گەڵای لێ ئەوەرێ، ئەم ئینسانەژاوە تاوانی لێ ئەوەرێ، ئەوە پاکە بێتۆ لە تاوان. ئیدەن ئەم نەخۆشیە حەمامێکە بۆ پاکردنەوەی ئینسان لە ژەنگی تاوان و گوناه لە دنیادا. بۆیە بەڕاستی هاوڵانی پێغەمبەری خوا باش حاڵی بوون لەم بابەتە. ئیمامی ئەبوو هورەیرە فەرموو بەڕاستی من حەزەکەم ئەگەر نەخۆش کەوتم تووشی نەخۆشی تابم، چونکە تا بە هەرچی دەمارەکانی گیانما هەیە ئەڕوات هەموو لاشەم ئەگرێتەوە. بۆیە بەڕاستی نەخۆش کەوتن و نەخۆشی سوود و کەڵکێکی زۆر زۆریە ئیماندارانی بەڕێز. یعنی ئینسان جاری وایە لە کاتی نەخۆشیدا ناشکریەکە، لە کاتی نەخۆشیدا خوا پەنامان با قسەی وا ئەکات لە قسەی ئینسانی مسلمان نییە، خۆم قسانە نابێتەوەی چاک بوونەوەت. ئینسانی وای نەخۆشەکە وەڵێ باشە خوا پەنامان باشە، خوای تەعالا کەسی نەدۆزیەوە ئیلا من نەبێ نەخۆشکەم، ئاوە ناشکریەکە، ئەمە خراپە، ئەمە گوناهە، ئەمە تاوانە. ئینسان ناکرێ ئاوە مامەڵە لەگەڵ نەخۆشیدا بکە. خوای پەروەردگار چی پێویستی بەوەیە من نەخۆشات؟ چی پێویستی بەوەی تۆ نەخۆشات؟ چی پێویستی بەوەی تووشی سەرێشت کە؟ چی پێویستی بەوەی تۆ گورچی لێت بێشێ؟ خوای تەعالا پێویستی بۆ شتانە نییە. بەڵام ئەوێ پێت بسەلمێنێ کە تۆ زۆر لاوازیت و پاکیشی کاتۆ لە گوناه و تاوان، یان عقوبەیە کە خوای پەروەردگار بۆتە نێرێت. بۆیە بەڕاستی نەخۆشکەوتن ئەجر و پاداشتێکی زۆر گەورە هەیە، پاک دەکاتەوە لە تاوان. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئینسانی مسلمان تووشی هەرچیەک بێ حتا دڕکێ بچێ بە قاچیدا خوای پەروەردگار گوناه و تاوانی لەو ئینسانە ئەوەرێنێ. و هەروەها ئەو نەخۆشیانەی کە تووشی ئینسانە بێت، وا لە ئینسانە کات کە ئەم ئینسانە سەبر و ئارامی بۆ ئارامی تاقی بێتەوە، کە ئەم ئینسانە کەسێکی ئارامگرە، کەسێکی ئارامگر نییە. پێغەمبەری خوا فەرمی ئین الله ئیذا ئەحەبە قەومەن ابتەلاهم، خوای تەعالا کەسێک و قەموێکی خۆش بوێ، گەلێکی خۆش بوێ، تاقییان نەکاتەوە. فەمەن ڕەضیە فەلەهو الرضا، هەر کەسێ ڕازی بێ بەوە خوای تەعالا لێ ڕازیە بێ، ومەن سەخیتە فەلەهو سوخط. بەڵام ئەگەر ناشکری کرد، ناڕازی بوو، خوای تەعالا لێی ناڕازیە و خوا پەنامان بە. پەیوەندیەکمان لەگەڵایە، کێمان لەگەڵایە؟ کاک محەممەد لە سلێمانی. بەڵێ کاک کاروانمان لەگەڵا دیارە کاک محەممەد پەیوەندیەکەی بڕا. کاک کاروانمان لەگەڵا لە کەرکووک. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. تواني ما مفتاح. خوا بتپارێزێ یا ڕەبی. ما مفتاح جان بكتيرك مانيا. فەرموو کاک کاروان جان. ما مفتاح جان زكاة بكسي أشياء نيوزنكا. زكاة بكسي نيوزنكا. هەرە پرسیارەت هەبوو؟ ما مفتاح جان أو كسا نيوزنكا نيوزنكا بابلين بس مناڵی وردە و دەستیشی کوردە. ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە بەسەر چاو. وەڵامتە دەمەوە کاک کاروان بەسەر چاوم. بەسەر چاو. جا
بەڕێزان و خۆشەویستانم تەماشاکە ئینسان کاتێکە تووشی تەڵاو تاقیکردنەوە بێ تووشی موسیبەتە بێ سەبر و ئارامی ئەم ئینسانە دەرەکەوە بۆ خۆی بۆ خوای پەروەردگار دەرکەوتووە خوای تەعالا جەلە جەلاله ئیبزا ئەو عەبدا بۆی دەرخات پیشانی با کە چەندە ئارامگرە کە چەندە شوکرانە بژێرە خوای پەروەردگار 50 ساڵ ئەندامێکی پێداوە عیبی نەبووە لەم 50 ساڵە لەوەچە 50 ڕۆژ تووشی نەخۆشی بیان زیاتر یا کەمتر یان خوای تەعالا 100 ئەندامی ساغی بە ئینسانێک داوە لەو 100 ئەندامە 2 ئەندامی 5 ئەندامی تووشی نەخۆشیە بن خوای پەروەردگار ئەم ئینسانە تاقیە کات و بزار ڕازی ئەبێ بەویان ڕازی نەبێ خۆی زانێ خوای پەروەردگار ئینسانە ڕازیە بیان ڕازی نەبێ بەڵام ئێوە حوجە بداتە دەستی ئەو ئینسانەوە ئایا ئەو ئینسانە ڕازی بۆی دەرکەوێ خۆی ڕازی بووە بەو تاقیکردنەوەیان ڕازی نەبووە دایکی ئامینە لە سلێمانی. السلام عليكم مام مصطفى. عليك السلام خوشکی بەڕێزم. والله مام مصطفى پرسیارێکمان هەبوو بێ زەحمەت. بەڵێ. زەکات لە وەرەقە چەندێک دەرەچێت یعنی وەرەقە چەندێ بێ زەکاتی لێ دەرەچێت ئەنجا ئەتوانی وەرەقەکە بکەیتەوە بە پارە یعنی حسابی پارەی بۆ بکەیت و زەکاتی لێ دەرکەی. پارەکە خۆی گەڵایە؟ ئەڵێن ئەی وەرەقە بێ. بەڵێ. خۆی گەڵایەوە نییە؟ بەڵێ بەڵێ. هەرە پرسیارت هەبوو؟ بەڵێ. ئینشاءڵڵا وەڵامتە دەمە خوشکە گەورەکەم. لۆنا خانمان لەگەڵایە لە سلێمانی بەڵێ لۆنا. هەموو کاتە باش خوشکە بەڕێزەکەم. مامۆستاگیان دوو پرسیارمان هەیە. یەکەم یەکەمدان ئەوەی کاتی نوێژ ئەگەر دەستی دیار نەبێت گوناحبار نابیت. لە کاتی نوێژە ئافرەت دەستی دیار بێت گوناحبار نابێت گەر دەستی دیار نەبێت. دەستی دیار نەبێت. بەڵێ پرسیاری دووەمیش ئێمە قورئانمان هەیە لە ماڵە بەڵام بە مۆبایل خوێنم ئایا گوناحبار نابم قورئانەکە نەکەمەوە؟ قورئان خوێندن بە مۆبایل؟ بەڵێ خۆم قورئانم هەیە لە ماڵە بەس نایخوێنم مەر بە مۆبایلەکەم نایخوێنم. هەرە دوو پرسیارەت هەبوو؟ بەڵێ مامۆستاییان دەست خۆی بوو. ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە. کاک محەممەدمان لەگەڵایە لە هەولێر. کاک محەممەد. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله وبركاته. خواهی گەورە بتپارێزی یا رب العالمین. کاک محەممەدیان مامۆستا گیان دەرێن ئەو شۆڕاست بێ دەنگێک بێ لە ئاسمانە دەروە یاننا دەنگەکەی بەیانی باسی دەنگەکەی بەیانیەکەیوە نییە؟ بەرێ باسی دەنگەکەی بەیانیەکەی وایە؟ یانا دەرێن دەنگێک لە ئاسمانەوە دێ مامۆستا وەیە؟ ئاخرە و دەنگە ئەوەی بەیانی وە نییە؟ بەرێ ئەوەی کاڵێن بەیانیە. ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە کاک محەممەد بەسەر چاوم. کاک بەختیارمان لەگەڵایە لە چەمچەماڵ بڵێ کاک بەختیار. مامۆستام کاتە باش. هەموو کاتە باش کاک بەختیار. وڵای مامۆستا بێ زەحمەت من بڕێ پارەی کەسێکم لایە کەسەکە فەقیرە و خانەی فرۆشتە و ئەوێت بە پارەی و خانەوە من تۆزێک بۆ زیاد کەم ئیشی مەعرەز دەکەم ئیش کاسپێرم ئەوێت تۆزێک بۆ زیاد کەم و خانەیەکی بۆ پێ بکەسە پارەی خانە ناکاتەوە پارە بێت خۆی ئایا ئەو پارە زەکاتێکەوە یان نە؟ ئەو پیاوەی کە پارەکەی لای تۆ کەسابەتی پیاوەکەی وایە؟ بەڵە بەڵە بەڵە. پارەکە کەسابەتی پیاوەکەی پارەکە چەندێکە؟ تقریبا هذا دفترني له دفتروني هكا دفترني بده دفتر بيت فتحطات البرخونه بلا برسيارك جناب او باريك كسابتي بيواكي زكاتي ليك يا نوانيا بلا بسر هر دو تشاوم والله امتدمو خوالت رازي به شنو خان لتم شمال بلا فرمو. السلام عليكم مامۆستای بەڕێز. عليك السلام خوشکە بەڕێزەکەم. یاخوا سەلامت بی دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم و خوای گەورە پاداشتی دنیا و قیامەتت باتەوە. خوشکی گەورەیەمی خوا بتان پارێزە یا رب العالمین. اللهم آمين أجمعين إن شاء الله. بێ زەحمەتەن پرسیارێکم وە بۆ مامۆستای بەڕێز. فەرموو خوشکی بەڕێزم دەست بکە. هین تۆ لە خەو نەزانی بێ زەحمەت؟ لە خەون با بەرنامەکەمان نەبێتە خەو خوشکە شنۆ. پرسیاری ترت نییە بێزگە لە خەو؟ گیان؟ ئەڵەم پرسیاری ترت نییە بێزگە لە خەو؟ بەڵێ بەرەوەڵا هەمە. بێ زەحمەت هینە سەرفترا ئێمە کرێتین
خۆم و هاوسەرم لە کریان مەشیعەتی ژیانمان یعنی ئەوە نمیە هەر تەکسی ئەگەر هەبێت و نەبێت ئایا سەرفترە وەرگرین واجبە وتم تۆ نامستەح بووم لەو حاڵەتە قەرزاری ژوون نزانم ئایا پێمانەشێت یان نە. خانووی خۆتانە؟ نەوەڵا کرێکی کرێچین. هاوسەرت کاری چی ئەکات؟ بەڵێ ئەو پارە و شتەی دەستانەکەوێت ڕۆژانە بەشتانەکات؟ وەڵاهی بەشی بژێ ڕۆژانی خۆمان یعنی هاوسەرم لەم کاتە ئیشین ئەگەر تەکسی 3000 2000 ئیش بکات ئەرزاریشین وەگوتم بەڵام خۆم ئەگەر ئیشەکە بێ بیکەم بژێوی ڕۆژانەکە و بڵێ محتاج بین نا محتاج نی. بەڵام ئەگەر بتانەوە وەکو خەڵک بژین لاچێ بەشتان نەکە وایە؟ باڵێ بەڵێ ئەندەوانە ئیتر بتوانم هەموو شتێکی پێ بکڕم یان خۆشی بژیم ئەوانە نا یعنی کرێچین وەکەوەی زانی یعنی ئەگەر هاوسەرم ئیشی نەبێت و لەم کاتێ ئەوەش کرێکە مەگەر یعنی ئەڵە شتێکە قەناعەت بێ ئەوەیە. پرسیاری ترتە بوو خوشکەکەم؟ باڵێ پرسیارێکش ئەوە بوو باوکم نەخۆشی دەرونی هەیە هینە خۆ دەرونی هەر کاتێک وای لێتی ئایا ئەتوانێت بە ڕۆژوو نەبێت یعنی حاڵەتێک وای لێتی بۆشی لە خۆی نییە. ئاگای لە خۆی نامێنێ؟ نەوەڵڵا قسە ئەکا ئاگەی لە خۆی نامێنێ حاڵەتی زۆر خراپ دێت بەڵام کە باشە بێ ڕۆژوو ئەگرێت ئێستا بە ڕۆژوو بووە بەڵام کە وای لێتی ئەگەر ڕۆژوو نەگرێت چۆن چۆنی بکات ڤیدیۆ شتی چۆنە بیدا. ئەگەر دەرمان وشتی هەیە؟ چۆن؟ دەرمان وشت بەکارێنێ؟ تێناگەشتم دەرمان عیلاج بەکارێنێ؟ بەڵێ بەڵێ عیلاج بەکارهێنێ بەڵێ نەفسی هەیە بەڵێ. ئینشاءڵڵا وەڵامتە دەمەڕ و دوو پرسیارەتە بوو؟ بەڵێ خوای گەورە پاداشت بداتەوە و دوعای خێریشی بکە مامۆستای بەڕێز. بەسەر هەردوو چاوم یا ڕەبی خوای پەروەردگار شیفای با بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی. ئامین یا ڕەب. کاک دارا لە عەربەت بەڵێ فەرموو. مامۆستای گیانم کاتە باش. هەموو کاتە باش کاک دارای گیان. مامۆستای گیان من ڕوونکردنەوەیەکمێ دوای ئەوە کە تەوزیحدا بۆ مسڵمانان ئەوەی کە گوێی لە قەناتە بێ لە ئاخریا بێ بە پرسیار. بۆ نمونە مانگی ڕەمەزانی پیرۆز قورئانی پیرۆز هاتوۆتە خوارەوە تۆ ڕوونی کەیتەوە کە لە هەموو مانگەکانی کە یا چۆن مانگە پەروەردەی دەستی ئیسلامی وابەستەی دەستی قورئانی لە مانگەکانی تریش ئاوابی ئەمە یەک یعنی نەک مانگی ڕەمەزان تۆڵبی مانگەکانی کەشت کەیتەوە ئەمە یەک. دوو خەڵکێکمان هەیە بەجددی بەڕاستی ئەمە کۆمەلگاکەمان زۆر گەورە نیە نەزانین تەماشاکەی بندیواری تیا مەعاشی بەلاشی تیا ئێستا کە فترێکە مزگەوت داخراوە جۆ لە منە مامۆستا گیان. بەڵێ گیان. بیا بە دڵی خۆی بیا بە مێشکی خۆی کە ئەم پارێ ئەم هەیەی خۆی لێگۆڕیوە زەکاتی لێ دەرەکە ئایا حەڵاڵە یا حرام ئەتوانێت لە مێشک خۆی پاکاتەوە بۆ قیامەتێکی ئەبەدی چکە ناکرێتەوە لەسەر مەعاشی بەلاشتی بۆ حەز بۆ ئەمرە زەکات دەرکەی دوکانارەکان شت بەگران فرۆشن فەیدەدا شتەکانی تر ئەنجا سەری ساڵ چێ زەکاتی لێ دەکات زەکات لە شتێ دەرەکرێت خوای گەورە یابێتێ نەک هەڵبەی بۆ بکەی ئەوە بەشی سێمیشم حەزەکەم وردەکاری لەسەر بکەی مێشکی ئینسان نیو کیلۆ بێ دڵیش نیو کیلۆیە ئەم دوانە ژیانە پێبەڕێەکە لە دنیا و لە قیامەت ئاگا لێ نەبێ ئەم کیلۆیە ئەم لاشەی 7 کیلۆیە ئەخاتە ناو ئاگری جەهەنەمەوە لە دنیاشا داماوە بێ دەی مسواس دەکەم و چاوەکانم مازەکەم لە دوایە کە بێ بە پرسیار چییە ئەو خەڵکە پرسیار لە خۆیکە بەڵێ ئەم ڕێبازەی من گرتومە ڕاستە کە خوای گەورە لە دڵایە إلا من أتى الله بقلب سليم دەستفاسانەکەم و مەمنون مخۆحابیتاندە. خوالت ڕازی بێ کاک دارا وەڵام ماشەڵڵا بابەتی باشی وروژان دایکی زینا لە هەولێر بەڵێ خوشکە گەورەکەم. سلام علیکم مامۆستا. عەلەیکم سەلام خوشکی بەڕێزم. باش مامۆستا. خوشکی گەورەی منی خوا بتپارێزێت. سلام هەدیوێ مامۆستا دەمەوێت دوو پرسیارێ بکەم. فەرموو. پرسیارەکانە بەو دایک و باوکانە دەرێت کە فەرق زای لە بینی کوچ و کوڕەکانیان دەکەن. ئەو باوک و دایکانە جیاوازیەکەن. بەڵێ پرسیاری جوانی چ بۆ کەسانە دەرێت کە خوشک و برای لێک ئەکەن. چۆن یعنی؟ یعنی هەندێک کەسەیە دەکەوتە بینی خوشک و برایان لێکیان ئەکا قسەی لەگە یەک ناکەن. بەڵێ حەزم لێ مامۆستا هەندێک یعنی لەسەر ئەو بابەتەی بڕۆژ بەسەر چاو دەست خۆش مامۆستا. خوالت ڕازی بە خوشکە گەورەکەم. کاک ئیسماعیلمان لەگەڵە لە شاری کەرکووکەوە. کاک ئیسماعیل گیان لە خزمەتین. من لە خزمەتدام. سلام علیکم مامۆستا. عەلەیکم السلام ورحمة الله. کاک ئیسماعیل خوا لە دەستت ڕازی بێ خوا بەرەکەت بکاتە ناو عیلمەکەت مامۆستا. یا ڕەبی خوا بتپارێزە کاک ئیسماعیل.
مامۆستا وڵی دوو پرسیارە بوو. پرسیاری یەکەم دەربارەی ڕەسمکردنی شەرعی لەگەڵ ماڵ خۆتە بە جلوبەرگی شەرعیەوە لەگەڵ برادەرەکان خۆدا. ئەمە یەکەمین پرسیار مامۆستا. دووەمیش پرسیاریش مامۆستا دەربارەی مۆسیقا و گۆرانی. ئەو واقعیش مامۆستاکەمە فکرد واقعەکەی ئەو کچە ئەنفارێکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتەوە بە ماڵ بنماڵەکەی ود عائشة ماذا فعلتم بالفتاة الأنصاري؟ قالت أهديناها لزوجها. قال إن الأنصار يحبون له قد بعثت معهم من يقول أتيناكم متى قلت أيوة خذ المقلايت وخذ شارة ذات ليلة درباري أو واقعي أو كش أنصاري درباري موسيقى وغولاني ما أو كشتا تيبقى لي جناب دەتەوێت حکمی گۆرانی و مۆسیقا بزانێ وانە؟ دەربارەی ئەو وتەیش کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی. ئینشاءڵڵا وەڵام دەدەمەوە بەسەر چاو. خوا لەدەست ڕازی بێ و خۆ پارەکەڵا بیش. خوا لێت ڕازی بێ ڕەبی، خوا بتپارێزێ. خوا مەحفوظ بی برای عەزیزیت. دیارە پەیوەندیەکان ئینشاءڵڵا دێنە سەر وەڵامەکەی. ئەوەی کە مابوو بەڕێزان و خۆشەویستانم لە بابەتی نەخۆشی و سوودەکانی کە ئەرزم کردن نەخۆشی بەڕاستی سوودی گەورەی هەیە. یەکێک لەو سوودانە ئەوەیە کە ئەم ئینسانە ئەبێتە هۆکاری پاداشتێکی زۆر بۆ دەوروبەرەکەی. بۆ کەسێک کە سەردانی نەخۆشەکە کات پاداشتی دەسەکەوێت. بۆ کەسێک کە خزمەتی نەخۆشەکە کات پاداشتی دەسەکەوێت. برا بەڕێزەکانم، خوشکە ئازیزەکانم، ئامۆژگاریەکتانەکە مەگەر نەخۆشێکتان لە ماڵەوە هەیە، ئەگەر دایکتان نەخۆشە، ئەگەر باوکتان نەخۆشە، ئەگەر مێردی خێزانەکەت نەخۆشە، ئەگەر ئافرەتی هاوسەرەکەت نەخۆشە و کەسێکتان نەخۆشە و لە ماڵەوە کەوتون، لەوانەیە ئەو نەخۆشە ببێتە هۆکاری چوونە بەهەشتی تۆ، هۆکاری زیادبوونی ڕزق و ڕۆزی تۆ. هیچ کاتێک لەو نەخۆشە بێزار مەبە، هیچ کاتێک ناڕەحەت مەبە بۆ نەخۆشەی کە لە دنیادا تۆ خزمەتی ئەەکەی. لەواچێ ئەو نەخۆشە هۆکاری چوونە بەهەشتی تۆ بێ. بۆیە بەڕاستی بەشێک لە نەخۆشەکان ئەبنە هۆکاری بەرزبوونەوەی پلەی ئێمە بە خزمەتکردنیان لە دنیادا. کێمان لەگەڵە؟ کاک عیسا؟ کاک عیسا قەتع بوو. کاک هێمن بەڵێ فەرموو. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله. كاك هێمن جان زحمنا برسالك فەرموو. ما وصاقان من عرضكم هيا كشبي سما بيكن بخانو زكاة إنسان أخوي قريبا زي خانو كريوا عرضك شماوا أو خانو أو عزم حما زكاة يقوي دياننا. كاك هێمن بله ئەو ئەرزەتکە کڕیک بۆ ئەو کڕی بکەی بە خانوو؟ بله كريم بيكن بخانو بس خوي قريبا يارمتيام إسا خانوشم كريوا عرضك شماوا. ئێستا ئەرزەکەت ماوە و نەفرۆشتووە؟ نەفرۆشتووە خۆی ماوەتەوە. ئەی بەنیازی بکێتە خانوو؟ والله ئێستا حالە خانوو کڕیوە ئەوە نییە بڵم یەکسەر فرۆشم یاکوە هەر دام داوە. مەبەستم نیەتت ئەوە نییە ئەم ئەرزە بکەیتە خانوو بۆ منداڵێکت مەسەلەن بۆ ئەوە داناوە بۆ مستەقبەلیان سێر بوو. من ئێستا حالە ئەم خانوو قەرزارم احتمالي بفروشم بو قرزي أم خانوم أو كاتا زكاتي أكوي ياخذنا إن شاء الله. والله أنت دمك كيف من بس هل إن شاء الله. السلام عليكم. بس السلام ورحمة الله وبركاته. كاكجار من لقى ضايق الكوتا بيوندي بيه. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باش مامۆستاجان خوابت باريزي. مامۆستاجان زەحمەت نەبێ وڵات الشارع. بلى. مامۆستاجان بۆ نمونە زۆر موسڵمان هەیە تەنها لە ڕەمەزانانە بڵێن بە ڕۆژوو دەبێت. یعنی وەکو ئیسانی نوێژ و شتی تری هەیە تەنها لە ڕەمەزانان بە ڕۆژوو ئەبێ و بەبێ نوێژ و پێشترش بڵێ نوێژ و شت ناکە و زۆر کاتش ئێمە ئەدینین قسەی لە کوردەواری هەیە ئەڵێ وایە مەسەد ورکی برسیدی ئیتر نازان تا چەند یان ئەڵێ وڵات و هیچ خێرێکت بۆ نانووسێمادا و تۆ بەس بە ڕۆژی و نوێژ ناکەیت وان بە کوردێکی بەس ڕەمەزان پەرستی. ئایا ئەم دووشتە ئایا نوێژ بەڕووی خۆیە و ڕۆژێش بە شوێن خۆی ئەگا مامۆستاجان؟ إن شاء الله. والله أنت دمك كاكجار بس هردو تشاو. بس هردو تشاو.
کاک سامان لە چوار قورنا کۆتا پەیوەندیە. بەڵێ کاک سامان گیان. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان من نەخۆشم لەسەر زێرم. بەڵێ. ماوەی ساڵێکە کۆنتڕۆڵی میز و پیسایی نییە. عربی خوا شفات بە. الله ئامین. بەربوومەتەوە لەسەر زانەیە. من داری وایە لە نوێژێدا لە هەر شوێنێکی داهانی کۆنتڕۆڵ نیازان بەخۆم نیانی. بۆ نوێژەکاندا ڕێگەم پێدراوە بۆ نوێژەکان دەریا ڕۆشم دەخیلێر نییە کە نوێژە دەکەم. بزم هەیە من. فەرموود نوێژەکە چۆن؟ من داری وایە لە شوێنی وا دەدەنیشم. ئەم پارکردنەوەکانم دارویە من ئاگام لە خۆم نییە ئایا کەی خۆپیز دەکەم کەی میزی دەکەم. بۆ نوێژەکەم زەرەدی هەیە و نوێژگرتەکەش بەس تەیموم لێ دەکەم و داری وایە لە نوێژکردنەکەشم داڕۆم لە قیبلەی نییە. لە نوێژەکە جاری وا ڕوود لە قیبلە نییە؟ داری وایە لە شوێنی وا دادەنێ ڕووم لە قیبلەی نییە ستا تۆزێک بەحەزێتم. ئەی کەسێک نییە پێت بڵێ مەسەڵەن قیبلە ئاوایە ناوایە نازانیت؟ نادەزانم فکر لە شوێنە دەزانم بەش شوێنەکەم وا دادەنێ چونکە ڕووم لە قیبلەی نییە. یعنی ناتوانی خۆت بجۆڵی؟ نەوەڵە مامۆستا گیان من لە سمەوە خواری شوێ ناکە ئەگەر کەسێک یارمەتیم نەدا ناسان. هەرەو پرسیارەتە بوو؟ والله ئەگەر دوای خێر ئینشاءالله بێ بەشمان دەکەیت ماڵتا. لە هەرەوە واجبی سەر شامانە کاک سامان. پاڕێنەوە بۆت کاک سامان لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی خوای پەروەردگار شیفات بات. لای خوای پەروەردگار زۆر ئاسانە شیفات بات. و ئەو نەخۆشیش کە تووشت بۆ یەقینتە بێبێتە خێر و بەرەکەت. بەخوا تۆی بەڕێز کاوە نەخۆشیت منیش کە نەخۆش نیم هەردووکمان وەکو یەک کە ئەجەلمانات کۆتایی بە ژیانمان دێ و خوای پەروەردگار پاداشتی تۆش ئەداتەوە. ئینسانێکیش کە نەخۆشە بێ لەو پاداشت و شتە بە دوورە. جا ئینشاءڵڵا وەڵامیش دەدەمە و دوعای خێری تایبەتی شت بۆکەین بە ئیزنی خوا بەڵکو خەڵکێکیش ئامین بکات کاک سامان گیان. خوا بتپارێزێ. خوا لێت ڕازی بێ. دێمە سەر پەیوەندی برایان و خوشکانی ئازیزم کە چەند پەیوەندیشیان گرت لە کاک محەممەدەوە دەست پێەکەین کە یەکەم پەیوەندی بۆ خوای پەروەردگار پاداشتی باتەوە. دیارە پەیوەندیەکەی بچڕا ئەو برابەڕە زەمان. کاکاروان لە کەرکووک پرسیاری ئەوەی کرد ئایا زەکات بە کەسی هەژار لە کاتێکدا ئەو هەژارە نوێژ نەکەر بێ ئەشێت نوێژێک ئەکا و نوێژێک ناکات. طبعاً بەڕێزن ئەو ئینسانەی کە نوێژێک ئەکا و نوێژێک ناکات ئەمە جیایە لەگەڵ ئەوەی کە ئینسانی هەر نوێژ ناکات. ئەو ئینسانی کە نوێژێک ئەکا و نوێژێک ناکا ئەوە کافر نییە. ئەنی باوەڕی بەخوای پەروەردگار هەیە لەبەر تەمەڵی لەواچە و نوێژانە نەکە. ئەمە بابەتێکی جیاوازە. بەڵام کەسێک هەر نوێژ ناکە و باوەڕی پێ نییە ئەوە بە هیچ جۆرە زەکاتی پێ ناشێ. ئەو کەسانی کە هەژارن ماڵ و منداڵیان هەیە فەقیرن کرێچین بێدەستن لەواچێ پارە سەرف نەکا بۆ ماڵ و منداڵەکەی کابرا خۆشی لەخوا نەترسێ و نوێژ ناکا و ئاگای لەخوا و پێغەمبەر نێ وەکو ئەوترێ ئەمە زەکات نەدرێتە دەست ئەو پیاوە. ئەو پیاوەی کە نوێژ نەکەرە ئەوە زەکاتی مەدەنێ بەڵکو بیدەنە دەست ماڵ و منداڵەکەی بیدەنە دەست خێزانەکەی. زۆر کەس کە ئاوها خراپن ئەو پیاوانەی خراپن پارەکەش بدەیتە دەستیان لە شتی بێهودەیە سەرفیەکەن بۆ مناڵەکەی سەرفی ناکە بۆ خێزانەکەی سەرفی ناکە ئەڕایدا بە شتێدا بە قەرز کورایدا بە نێرگەلایدا بە جگەرایدا بە شتانای خوا و بۆ ماڵ مناڵەکەش سەرفن بۆ لەو کاتەیە مادام ئەزانی ئەم ماڵە زەکاتیان پێشێ پیاوەکەش حاڵی ئاوایە ئەم زەکاتە بدە دەست ئافرەتەکە بەڵێ ئەمە سەرفکەن بۆ ماڵ و منداڵەکەتان ئەمە زەکاتە یعنی مەیدەنە دەست کابراکە ئینشاءالله تعالی بەو شێوازە زەکاتیان بنێ مەیدەنە دەست کابرای نوێژ نەکرد چونکە زەکات واجبە بەڵام خێریان پێشێ ئەنی ئینسانی نوێژ نەکەر بێت ئینسانی مەسیحی بێت ئینسانی یەهودی بێ ئینسانی حەد دینێکی تری هەبێ غەیری ئیسلام ئێماڵین زەکاتی پێ ناشێ بەڵام سەدەقەی پێشێ زەکات لە ساڵێکە یەک جارە سەدەقە لە ساڵێکە 1000 جار ئەگەر بتەوێ بیکەیت ئەوانەیان پێشوەکو ئینسانیەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شاری مەدینە وەکو لە سیرە هاتووە پارەی ناردۆتە بۆ خەڵکی مەکە کە کاتێ تووشی بێبارانی و ئەوە بوونە فەقیری وەژاری بوونە بەڵام زەکات نەبوو ئیذەن دروستە بەو شێوازە
زەکاتیان بیتێ و خێر و سەدەقە بیدیتە نوێژنەکەری ژەر جایزە چونکە ئینسان دایکی ئامینە پرسیارەوەی کرد کە زەکات لە وەرەقە چەندە ئەنی گەڵا لە گەڵا تەبەن بەڕێزان گەڵا لە چل گەڵایە زەکاتە لە هەر چل گەڵایەک گەڵایە زەکاتە نیسابەکەی 5,500,000 هەر پارەیەک کاتێک گەڵاکە لە یەکە دەیتەوە ئەکاتە 5,500,000 ساڵێکیشی بەسەردا ڕۆشتۆ شەرعەن زەکاتی تایە جەناب زەکاتەکەی بدەیت زەکاتەکەی و کاتە گەڵایە بە گەڵا بیدە مەسەلەن ئەرزم کردی چل گەڵایە ئەم چل گەڵایە گەڵایەک زەکاتێتی 50 گەڵایە ئەگەر 50 گەڵا بوو $125 دەی ئەگەر 6 گەڵا بوو ئەم 6 گەڵایە $150 دەی 170 گەڵایە مەسەلەن $175 دەی 80 گەڵایە $200 دەی بەم شێوازە لە 40 گەڵاوە گەڵایەک ئەدەی دوایی هەر لە گەڵای $25 زیادەکا بەو شێوازە ئەمە ئایا ئەگەر ئینسانێت 40 گەڵای هەبوو ئەتوانێت بە پارەی خۆمان زەکاتەکە بە بەڵێ ئیشکالی نییە بەڵام لە عینی پارەکە بیدا باشترە بەڵام ئەین لە پارەکەی دەرکا و پارێکە لە ماڵەوە بەڵام ئەگەر فەقیرەکە هەژارەکە مەسەلەن ئەمڕۆ گەڵای بۆ چییە کابرایەکی فەقیری داما و پارەیەکی بۆ سۆپەرمارکێت شت بکڕێ گەڵای بۆ چییە و ئەگەر بیشی دێتی هەر لێ وەرەگرن پارەشی بێتی هەر جائیزە ئینشاءڵڵا ئیشکالی تێدا نییە بەڵام لە ئەسڵی عینەکە خودی پارەکە چی ئەو لەوە زەکات بدەی باشە گۆناخان لە سلێمانی پرسیاری ئەوەی کرد ئایا لە کاتی نوێژدا دەستی دیار نەبێت گوناهبار نابێت نەخێریش گوناهبار نابێت لە کاتی نوێژدا مەسەلەن دەستکێش لە دەسایە لە کاتی نوێژە دەستت لە ژێر ئاباکەدایە لە کاتی نوێژدا دەست لە ژێر لەچکەکەتدایە درێژە هیچ گوناهبار نابی دەستت دیار نەبێت لە کاتی نوێژدا پرسیاری دۆمی ئەوە بوو قورئانی هەیە لە ماڵەوەم خوشکە بەڕێزە موسحەفی هەیە بەڵام بە مۆبایل قورئان نەخوێنێ ئایا گوناهبارە بێت نەخێر هیچ گوناهبار نابیت هیچ گوناهبار نابیت بەڵام مادام موسحەفت لە ماڵەوە هەیە بۆی ئەو موسحەفە هەجر نەکرێ وەلا نەخرێ جار هەر قورئانی لەسەر بخوێنی موسحەفەکە شەڕەفێکی گەورەترە ئەفزەڵیەتێکی ترە مۆبایلەکە جاری وای ئینسان پێوەی مەشغوڵە بێت بە مۆبایلەکەوە مەسەلەن ناوچێت داڵغەی لای مۆبایلەکە بێت بەڵام موسحەفەکە لە بەردەستیاوێ باشترە ئەگەر نە هەردووشیان هەر جایزە خوشکە ئازیزەکەم بەڵام ئەوە پرسیاری دووەمی و خوشکە بەڕێزەمان کە دەربارەی قورئان خوێندن بوو لە مۆبایل پرسیاری یەکەمی ئەرزم کردن وتی دەست دیار نەبێت ئەوە جائزە و ئەگەر دەستیش دیار بێ هەر جائزە خوشکە بەڕێزەکەم کاک محەممەد لە هەولێر پرسیاری ئەوەی کرد کە ئەڵێن هەر ڕەمەزانێک 15 ڕەمەزان کەوتە ڕۆژی هەینیەوە ئەو ڕۆژی هەینیە نرکەیەکی گەورە لە ئاسمانەوە دێ دەنگێکی گەورە لە ئاسمانەوە دێ ئەڵێن ئەمە لە حەدیسی پێغەمبەر داهاتووە صلی الله عليه وسلم ئێستا ئەم شەوی هەینیە بەیانی ڕۆژی هەینی و ڕۆژی جومایە بەپێ ئەو قسانە بێت کە بڵاو کراوەتەوە ئەبێ بەیانی ئەو دەنگە گەورە لە ئاسمانەوە بێت ئیتر خەڵکە کوژێ خەڵک لە ناوە بە هەرچی ئەکاتەوە ئینسان گەلەیشی ترساندووە برایان و خوشکانی ئازیزم دەنگۆی بڵاوبوونەوەی ئەو دەنگە کە لە ڕۆژی جومعەدا ئەگەر ڕەمەزان 15 ڕەمەزان کەوتە جومعەوە دەنگێک دەرەکە ئەسڵ و ئەساسی نییە درۆیە بەدەم پیاغەمبەر صلی الله عليه وسلم یعنی تەسەور ئەکەن لە زمانی پیاغەمبەرەوە هەتا ئێستا هیچ کاتێ 15 ڕەمەزان نەکەوت بێتە جومعەوە شتی وان نییە ئەی بۆ لەوانەیە ڕووی نەداوە ئەمە یەک دوو ئەسڵی ئەمە فرمودەیەکە لە معجەمی كبير إمام الطبراني كان كتابي حديثي معجمي كبير ومعجمي أوسط ومعجمي صغير لمعجمي كبيرة أم حديثها توا كأرزم كردن أجر 15 رمضان بيت دنجك بلاو بيتو بكيوت الجمعة بلا ما مدروية بدن بيغمبر صلى الله عليه وسلم يعني ما حديثي بيغمبر نية قصي بيغمبر نية بوي براستي إنساني مسلمان زور خوي بوشتانو مشغول نكات زور خوي بوشتانو نهار راحت نكا
بەیانی دەنگێ دێ و ئەترسێ و خەڵکێک بەیانی با لە ماڵ نەیەنە دەرەوە و لەواچێ و دەنگە ئەمە بەڕاستی مامودەی پێش ئێسش لە کاتی کۆڕۆناکەیان و دەم شەو ئەستێرە دێتە خوار و نازام چی دێتە خوار ئەسڵۆسات بەڕاستی شتی خورافیاتە ئەمە هەمووی درۆ دەلەسەیە بەدەم ئیسلام و پێغەمبەرەوە کرێ ئینسان باوەڕی بۆ شتانە نەبێ خۆگەر هەرچیش لای خوای پەروەردگارەوە هات یاخوا بەخێر بێت تۆ مسلمانی خۆت ئامادە کردو نوێژ و عیبادەت بۆ چیەکەی بۆکەی بگەیتە خوای پەروەردگار و قیامەت بەڵام ئەوە ئەسڵ و ئەساسینێک کە حەدیسی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم کاک بەختیار لە چەمچەماڵ پارەی کەسێکی لای ئیشی پێواکات ئەم پارەیە 150 گەڵا بۆ 200 گەڵایە ئەم پارەی کە لایە خاوەنی پارەکە کام کەسابەتی پێواکە ئێستا ئەوێ بیداتە ئەرزە و بیداتە خان و خانوونی بیکڕ ئایا ئەمە زەکاتی تێدایە مادام ئێستا پارەکە هەیە کاک بەختیاریجان ئێستا پارەکە هەیە و ساڵیشی بەسەردا ڕۆشتووە خودی پارەکە هەیە ئەوە زەکاتی تایە شریعەتی ئیسلام ئەڵێ هەر کەسێک پارەیەکی هەبوو ساڵێک دای نا ئەم ساڵە مایەوە ئەم ئینسانە فەقیر نییە ئەنی کەسێک ئەگەر ساڵێک پارەیەکی بوو دەستی بۆ نەباو گەڵایەکی لێ دەرنەکاو پێویستی پێی نەبێ شەرع ئەڵێوە بێ زەکات بدە دەوڵەمەندایەتی بۆیە بەڕاستی ئەو برابەڕ زەمان ئەو پارەیە ئەبێ زەکاتی لێ دەرکات مادام ئێستا پارەکەی بەدەسەوەیە نەیداوەتە خان و نەیداوەتە ئەرزە ئەگەر مانگە پێش ئێستا مەسەلەن بیدایەتە ئەرزە و خان و ئەوە شەرعەن زەکاتی تێ نەبوو بەڵام مادام ئێستا ساڵێکی بەسەردا ڕۆشتووە بەڵێ کاک بەختیارگیان زەکاتی تێدایە خوشکەشنەوە لە چەمچەماڵ دیارە چەند پرسیارێکی وکە لە پرسیارەکان باسی خەو بوو برایان و خوشکان ئەم بەرنامە بەڕاستی ئەوەندەی بابەتی شەرعی باس ئەەکەین ئەوەندە نەچێتە بابەتی خەو باشە چکە بەڕاستی بکەینە بابەتی خەو لەوە چە پرسیار زۆر بکرێ و خەویش معلومی جەنابتانە مەرج نییە هەمووی هەڕاست و دروست بێ بە تابەتی خەوی ئەمڕۆ ئینسان داڵغەی زۆرە خەوی لێ ناکەوێ مەسەلەن ڕەمەزانە زۆرە خوا ینی بابەتەکەمان نەچێتە بابەتی خەو باشە ئەو خوشکە گەورەمان دوو پرسیاری کرد ئەوەی کە لێرەیە ئەڵێ ئێمە کرێچین و مێردەکەم ئیشی تەکسی ئەکات ئەو پارەی کە دەستمان ئەکەوێت بەشیان ئەکا و بەشیان ناکە یعنی حاڵی ئەو ماڵە فەقیر نین مسکینن مسکین یعنی بۆ نمونە ڕۆژانە پێویستیان بە 15,000 بۆ ماڵ و منداڵ ئەمان 12,000یان دەست ئەەکەوێت بۆ نمونە ئەنی کەمتریان دەستەکەوێت لەو حەددا ئەم پێوترێ میسکین ئەمە شەرعان پیانەشێت هەم زەکاتیشیان پێشێ و هەم سەرفترێشیان پێشێ مادام بە تایبەتی لە کاتی ئێستادا کار و کەسابەت کەمە بەڵێ سەرفترە وەرگرن پێتانەشێ هیچ ئیشکالێکی تێدانی ئینشاءالله تعالە مادام بەو حاڵە بێکە جەنابەت باست کرد پرسیاری دووەمی باوکی نەخۆشە نەخۆشی دەرونی هەیە یا ڕەبی خوای پەروەردگار بۆ خاتری گەورەی خۆت بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت شیفای ئەم برا بەڕێزە بدێ کە نەخۆشە نەخۆشی نەفسی لەگەڵایە یا ڕەبی خوای بێ بەهانایەوە دڵی ماڵ و مناڵ و کەسوکاری خۆشکە یا ڕەب العالەمین شیفای بیت باوکی نەخۆشی نەفسی هەیە ئاگای لە خۆی نامێنێت هەندێک جار مەسەلەن کە ئاگای لە خۆی نامێنێت بە ڕۆژوو نابێت هەر کاتێک ئەو بەڕێزە مەسەلەن دەرمانی نامێنێ بە ڕۆژوو نابێت نازانێ پاشێ و چییە ئەم ئینسانە لە دوای ڕەمەزان ڕۆژۆکەی ئەگرێتەوە چونکە ئەم نەخۆشیە بەردەوام نییە لەگەڵای بۆ معنای کە هەموو ڕۆژێک بێ ئێوە هەوڵدەن ئەو بەڕێزە کە بەهۆی خواردنی دەرمان و ئەو نەخۆشیە کەمە بێتەوە لەسەری هەوڵدەن بە شێوازێک لە شێوازەکان دەرمانەکەی ڕێکخۆن بۆ نموناگەر ئەزانن هەموو ڕۆژێ ئەم پیاوە بە ڕۆژوو بێ ئاوای لێ دێ با ڕۆژە بە ڕۆژوو بێ ڕۆژە بە ڕۆژوو نەبێ دەرمانەکانی لە کاتی خۆیدا بۆ بەکاربێنن بۆیە شەرعان مادام ئاگای لە خۆیە جارجار وای لێ دێ شەرعان ڕۆژووی لەسرە بەڵام هەر کاتێکیش کە زانیتان حاڵەکەی ئەوە خراپە بێت با بە ڕۆژوو نەبێ لە دوای ڕەمەزان کاتێک کە ڕۆژگار کورتتر بوو ئەو کاتە ڕۆژۆکەی بگرێتەوە هیچ ئیشکالێکی تێدا نیە بەڵام ئەگەر لە کاتی بە ڕۆژووبووندا بورایە و ئاگای لە خۆی نەما ئەوە ڕۆژۆکەی ناشکێ کە هاتەوە سەر هۆشی خۆی بە ڕۆژووە و هیچ ئیشکالێکی تێدا نیە بۆیە بەڕاستی
ئەو بەڕێزەن ڕۆژووی لەسرە مادام زۆر کات ئاگای لە خۆیەتی دوعای بۆکەن خۆی پەروەردگار ڕەحمی لێ بکات. کاکدارا لە عەربە دیارە چەند بابەتێکی گرنگی باس کرد بەڕاستی باسی ئەوەی کە قورئان لە ڕەمەزان داهاتن و خارەوە گرنگی ئێمە ئیستیقامەمانە بێ قورئان بخوێنین لە ڕەمەزاندا لە پێش ڕەمەزانە لە دوای ڕەمەزانە قورئان هەر بۆەوە نییە لە مانگی ڕەمەزانە بیکەین و دوای ڕەمەزان دایخێن تا ساڵێکی تر نەیکەینەوە بالفعل قسەیەکی جوانە کاکداران کردی هەر ئەوە بۆ خۆی ئەوتارێکیەوە باسی مەسئلەی زەکاتی کرد کە ئەو ئینسانانەی زەکات ئەدەن بەڕاستی هەوڵدەن پارەکان بەڕێگەیەکی حەڵال بێتە دەستیانەوە کورتی قسەکە بوو پارەکان بەڕێگەی حرام نهاتە دەستیان ینی کابرا قۆڵی خەڵکە بڕێ یەک دانە ساڵ و لە ڕەمەزان ئەڵێ زەکات دەرەکەم وازانێ گوناهی لە کۆڵە بێتەوە قۆڵی خەڵکی بڕێ ناو کارێکی خراپە. باسی ئەوەشی کرد کە مەسئلەی مێشک و دڵ کە بەو شێوازانێکی نیو کیلۆیە ئینسان ئاگای لێ بێ جا بەڕاستی نەسیحەتەکانی و برابڕە زەمان هەمووی قسەی جوان بوو کە ئینسان ئیستیقامە هەبێ لەسەر دین ئیستیقامە هەبێ لەسەر بەندایەتی بە دوای کەسابەتی حەڵالدا بگەڕێ پارەی حرام نێنێت دوایەوە زەکاتەکەی لێ دەرکەوە بزانێ حەڵال بووە و هەروەها ئەم ئینسانە زۆر خۆی بە گەورە نەزانێ کاتێکە مێشک و دڵی بەو شێوازە بوو کە باسی کرەوە برابەڕێزە و ڕۆژێکیش دێ ئەم مێشکە ئینسان ئەم لاشە ئینسان کۆتایی پێدێ لەسەر ئەرزدا ئەبێتە گڵ و کۆتایی پێدێ ئینسان لە دنیادا دەرس و پەندی لێ وەرگێ بەڕاستی باشە خی گەورە پاداشتی کاکداراباتەوە. دایکی زینا لە هەولێر دوو پرسیاری کرد پرسیاری یەکەمی جیاوازیکردن لە نێوان کوڕ و کچ هەندێک باوک و دایک ئەیکەن باوکان و دایکانی بەڕێز تۆ کاتێک کە باوکی لە ماڵەوە یان دایکیت ئەو منداڵانەی کە لە بەردەستدایە کاتێک جیاوازی ئەەکەی لە نێوانیاندا یەکەم بۆ قیامەتی خۆت زەرری هەیە گوناهباریت. دووەم ئەو مناڵانە لە ڕووی نەفسیەوە ڕقیان لە یەکە بێت ئەم منداڵە بزانێت ئەوی تریان زیاتر خۆشتەوە ڕقت لێتی ئەوە بەڕاستی گوناهبارە بیت. ئەمە هەر بە منداڵی ئەگەر گەورە بوو خەڵکێکەیە گەورە بێ باوکی وایە کە گەورە ئەبێ کوڕێکی لەولاوە خانوویەکێ داتێ کچێکی کوڕێکی تری سیارەیەکێ دادێ کوڕێکی تری ئەرزەیەکێ داتێ ئەم کچانت ئاوە زەق تەماشای باوکیانەکەن بەڵکو ڕۆژێ مەسەلەن ڕەحمی بەرامبەر ئەمانش بیۆڵۆ شتێکیان بات هیچیان ناداتێ بۆ هەڵێش نادەم بە زاوێکەکەەوە کچتە بیدە بە کچەکەت بیدە بە کچەکە ئاڵتون بۆ کچەکەت بکڕە. ئەم جیاوازەیە چییە؟ ئەم جیاوازەیە چیە لە نێوان کچ و کوڕە بەداخەوە هەندێک لە باوکانێکن یعنی جیاوازی لە ڕووی مامەڵە و دروست نییە هیچ جایز نییە حرامە. باوکێک ئەگەر کوڕەکەی ڕۆژی دەجار داوای پارەی لێ بکە کێشەی نەیداتێ بەڵام کچەکەی یەک جار بڵە جلێکم بەرێ پارەم بەرێ بۆ جل ئەم باوکە نایداتی ئەوەندە جیاوازیەکە. ئەم جیاوازیکردنە بەڕێزان کارێکی زۆر خراپە لە نێوان منداڵەکانەکە دە دوژمنی یەک یعنی ئەوەندە تەسیریە جاری وایە ئەبێتە هۆی لە ناوبردنی لایەنێکە هۆکاری ئەوەی کە براکانی یوسفەخەنە بیرەکەوە بەشێک لە هۆکارەکانەوە بۆ کە باوکی یوسفی زیاتر خۆشویستووە لەوانەکو باس کراوە لە کتێبەکاندا. بۆیە بەڕاستی باوکان و دایکان مەسئولن لەو بابەتە ئەبێ ئاگایان لێ بێت بەداخەوە لە کۆمەلگای ئێمەدا ئەوەندەی قەدر و ڕێزی کوڕ ئەگیرێ ئەوەندە قەدر و ڕێزی کچ ناگیرێ جاری وایە دەدانە کوڕ دایکی پەکێکی باوکی پەکێکەوە ناتوانن بە خێویکەن بەڵام کچەکەی بە خێوێکە بە دڵ و بەگیان بەڕاستی کچ فەزڵ و پلەپایی خۆیە ئەبێ جیاوازی نەکرێت. پرسیاری دووەمیە خوشکە بەڕێزەمان ئامۆژگاری چییە بۆ کەسانی کە فیتنەیی ئەکەن لە نێوان خوشک و برادە وەڵاو گوناهبارن یعنی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا يدخل الجنة قتات ئەو کەسەی کە فیتنەیی ئەکا ناڕواتە باشتەوە هەتا خوا سزاکەی لێ وەرنەگرێ هەتا عقوبەی نەدا ناچێتە باشتەوە کە کەسی وایە نێوان خوشک و برایەک تێکەدا فیتنەیەکا لە بینانە لایم قسەیەکەکە لا ئەویتر قسەیەکەکە ئەمە گوناهە ئەمە تاوانە ئەمە زوڵمە بە چه حەقی خوشک و برایەکت لە یەک کردووە بە چه حەقی ئاژاوێکت خستودا و ماڵەوە بە چه حەقی وات لە خوشک و برایە کردو تا ئێستا قسەیان پێکەوە نییە ڕقیان لە یەکتریە ئەمە گوناهە. ئەو کەسەی بەڕاستی خەریکی ئەو کارە بێ
کارەکەی لەگەڵ نوێژدا هیچ یەک ناگرێتەوە ئەبێ لەخوا بترسێ و تەوبە بکات. کاک ئیسماعیل لە کەرکووک دوو پرسیاری کرد. پرسیاری یەکەمی دەربارەی ڕسمکردن لەگەڵ ماڵ و منداڵی خۆتدا، پرسیاری دوم دەربارەی مۆسیقا و گۆرانی بوو. طبعاً دەربارەی ڕسمکردن بەڕێزان، ڕسمکردن وەزانایان زۆر قسەیان لەسەری کردووە. ئەو تەسویری کە حرامە ئەم ڕسمەی ئەمڕۆ نییە فۆتۆغرافی، ئەوەیە کە پەیکەرێک دروستکەیت، ئەنی پەیکەرێک دروستکەیت. ئەم پەیکەرە عولەما باسیەکان چونکە لە سەردەمی پێغەمبەردا ئەوە هەبووە کە پێغەمبەری خوا فەرمی حرامە، ئەوەیان بووە. لەو سەردەمەدا ئەوە بوو، ئەمەیان نەبووە. ئەمە وەرەقەیەکە وەکوایە لە ئاوێنە سەیری خۆتکە، وەکوایە لەسەر ئاوێک لەناو ئاوەکەی خۆت ببینیتەوە، ئاوایە. یعنی ئەمە دروستکردن نییە، ئەمە وێنەگرتنی فۆتۆغرافیە شەرعیە، بەڵام بەڕاستی وێنەگرنەکە شەبێ ئاگادار بین کاتێک کە وێنە ئەگرین. جارێت تا بمانەکرێ لەگەڵ خەڵکی نامەحرەمە وێنە نەگرین، یعنی کچ و کوڕاچنە تەنی شتێکەوە بەم شێوازە وێنە نەگیرێ باشە. بەڕاستی کارێکی خراپە، کارێکی سەقەتە. و ئینسانیش کاتێک کە وێنەی لەگەڵ ماڵ و منداڵی خۆیان گرکان برابەڕە زەمان باسی ئەوەی کرد بۆ خۆت لەگەڵ ماڵ و منداڵی خۆتدا وێنە ئەگری هەڵێگری بۆ یادگاری قەیچێکە، بەڵام ئاگادار بە کاتێک کە وێنە لەگەڵ خێزان و مناڵ و کچەکان تاگرت نەیخیتە بەردەسم و کەسێ بۆ خۆیان بە دڵی خۆیان تەماشایکەن. بەڕاستی ئەمە کارێکی خراپە. یان کابرا مەسەرەن لەگەڵ خێزانەکەی وێنە ئەگرێ و لە فەیسبوک دایانەیە 1000 کەس تەماشایەکە، 2000 کەس تەماشایەکە. یعنی چی پێویستەکە ئەم پیاوە خۆی و ژنەکەی وێنەکەی بڵاوە کات و خەڵک ماشەڵڵا ماشەڵڵای لێ بکە. وڵای پێویست ناکە بەڕێزان خۆشەویستان، هیچ ئیجاب ناکە بەڕاستی ئەمە. یعنی تۆ مەسەلەن ئەڕۆیتە ماڵەکەی ژنەکەی بە خێراتن ناکە، بەڵام لە فەیسبوک ڕسم بڵاوە کات. ئێمە کامیان شەرعیترە کاک؟ بۆی بەڕاستی بێ وریای ئەو بابەتانە بین. ئێمە خاوەن دینێکین هاتۆ بۆ ڕزگاری ئینسانەکان، ناکرێت بە شێوازێک بەکاری بێنین کە لەو سەرەوە قەرزاربار بینەوە. دەربارەی مۆسیقا و گۆرانی، تەبەن مۆسیقا و گۆرانی بەڕێزان قسە و بابەتێکی زۆری لەسەرە، ینی فەرمودەیەکی زۆری لەسەرە. ئیمامی نەووی قسەی زۆر لەسەر کردووە. تەبەن گۆرانی سەرەتا ئەگەر گۆرانیەک بەسەر ئافرەت و لە شولاری ئافرەت و وشەی حرامی تیانە بێ هیچ حرام نییە. ینی گۆرانیەکە بەسەر شاخایە، بەسەر ئاوایە، بەسەر دۆڵایە، بەسەر شتێکی تردا جا ناوی گۆرانیە، ناوی سرودە، هەر ناوێکیە هیچ خراپ نییە. بەڵام کاتێک گۆرانی خراپە، ئەم گۆرانێشتی ناشەرعی تیابێ خراپە. ئەسڵ گۆرانەکە خراپ نیە، شتە ناشەرعەکەی کە لە گۆرانەکەدایە خراپە. ئەینا سەردەمی پێغەمبەردا صلی الله علیه وسلم گۆرانی وتراوە، بەڵام گۆرانی ناشەرعی نەوتراوە. و بەڕاستی مۆسیقاش زانایان قسەی زۆریان لەسەر کردووە، بەشێکی زۆری وتیانە دروست نییە، بە تایبەتی ئەو مۆسیقایانەی کە ئینسان وا لێ کاگای لە خۆی نامێنێ. هەندێکی تریش وەکو ئیبن حەزمی زاهیری کە پێی وایە هیچ حەدیثێک لەسەر مۆسیقا صحیح نییە، قسەی لەسەر فەرمودەکەی بوخاریش هەیە، دیارە ئەو بەڵگەی خۆی هەیە، بابەتێکی حەدیسی سەرفە، پەیوەندی بە سەنەدەوایە، لێرە پێویست ناکە باسی بکەین. ئیدەن ئەو دوو بابەتە جێگەی ئیشکالە مۆسیقا و گۆرانی کە ئەرزم کردن هەردووکی بەو شێوازێ. پرسیاری کاکێمەن لە سلێمانی پرسیاری ئەوەی کرد کە ئەرزی هەیە بۆ خانووی داناوە، ئەرزێکی کڕیوە، ئەم ئەرزەی بۆ خانوو داناوە بیکا بە خانوو. ئیتر خوای پەروەردگار دەروی خێری لێ کردوێتەوە برابەڕە زەمان خانووی دروست کردووە کڕیوێتی بۆتە خاوەنی خانوویسە ئەرزەکەی ماوە. برابەڕە دەکەم ئەگەر ئەم ئەرزە دات ناوە بۆ ئەوەی کڕین و فرۆشتنی پێوە بکەیت، بەیانی خێرێک بکات، پارەیەکی زیاتر بکات بیفرۆشێەوە زەکاتی تایە. بەڵام ئەگەر ئەم ئەرزە داناوە بەیانی کوڕێکت گەورابێ بۆ یەکەیتە خانوو، یان برایەکت خانووی نییە بۆ یەکەی بە خانوو، یان بۆ دایک و باوکتی یەکەی بە خانوو، یان مەسەلەن ئاوە چۆن ژنێکی ترێنی بۆ نمونایەکەی بە خانوو، ئەمە زەکاتی تیانە ئەو کاتانە. بەڵام ئەگەر بەڕاستی بۆ کڕین و فرۆشتنت بێ ئاگادار بە بەیانی بەنیازبی زیاتر بکە بیفرۆشە و شەرعەن زەکاتی تایە. هەر کاتێک فرۆشتت ئەو کاتە ئەتوانی زەکاتەکەی لێ بە ئینشاءڵڵا. کاکەژار پرسیاری ئەوە کرد هەندێک لە ڕەمەزانە هەیە هەندێک خەڵکێ تەنها لە ڕەمەزانە عیبادەت دەکەن، لە غەیری ڕەمەزانە عیبادەت ناکەن و پیانەوترێ عوباد و شار عەرەبیش وایان پێوترێ، یعنی ڕەمەزان پەرست مانگ پەرست.
طبعا بەڕێزان و خۆشەویستانم ئەو کەسێک کە لە مانگی ڕەمەزانە ئەگەڕێتەوە بۆ مزگەوتەکان و دەسەکاتەوە نوێشکردن ئەو خوشکە بەڕێزی لە مانگی ڕەمەزانە حیجابەکە ئەمە بەڵگەیەوەیە ئیمان لە ناخیایەتی ئیماندارە ئینسانە ئەو بەڵگەیەوەی سان دوعای خێری بەڵێ خۆیان سابەتی کە لەسەر ئەو دینە ڕاوی نەنات ڕاوی نەنی بەڕاستی بڵێەوە چییە تۆ تەنها ڕەمەزانان بە نوێژەکەی تەنها ڕەمەزانان حیجابەکە نە دەستخۆشی لێ بکە بەڵام کارە زۆر باشە کارێکی زۆر چاکە بەڵام خۆزگە دوای ڕەمەزانی شوا بوویت خۆزگە بەردەوام بووی لەسەری بەم شێوازە نەک بیشکێنەوە ئینسانە ئەوانە ئیشێکی باشەکەن خۆی تەعالی عیبادەتیان لێ وەرەگرێ نوێژ و عیبادەتیان لێ وەرەگرێەوە ئینسانانە بەڵام بەڕاستی ئینسانە بێ ئاگادار بێ گوناهبارە بێت کە ڕۆژێ نوێژکە و ڕۆژێ نوێژ نەکە ڕۆژێ حیجاب بکە ڕۆژێ حیجاب نەکە ئەمە کارێکی خراپە ئینسانی مسلمان ئەبێ بەو شێوازە خوا بپەرستێ کە خوا داوایەکات نەک بەو شێوازە خوا بپەرستێ کە خۆی ئەیوێت ئاگادار بن ئێمە خوای تەعالی داوای لێکردوین ئاوا بڕۆین ئاوا بجوڵین نەبێ ئاوا بین بۆیە ئەو بەڕێزانە عیبادەتەکان قبوڵە لای خوای پەروەردگار ئینشاءڵڵا با ئێمەش دەستیان بگرین هەوڵدەین بە ئەخلاقی خۆمان بە ڕەفتاری خۆمان ئامۆژگاری زیاتریان بکەین کاک سامان کە کۆتا پەیوەندی بوو لە چوار قورنا کاک سامان نەخۆشە خوای پەروەردگار شیفای بە بۆ خاتری گەورەی خۆی بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی نەخۆشیەکەی وایە کە کۆنتترۆڵی خۆی لە دەست ئەدا ئەنی جاری وا هەیە ئەم برا بەڕێزەمان لە جێگایە کە دایانێ ناتوانێت بجوڵێت توانای جوڵی ئەم دیوی نییە ئەڵێ هەندێک جار کە ئاگام لە خۆم نامێنێ مەسەلەن کۆنتترۆڵی خۆم لە دەسەدەم لەواچی خەڵکێکی تر پاکی کاتەوە گومانێ هەبێ بە تەواوەتی پاکی کەنەوە ئەسڵ وایە کە ئەمان پاکیان کردوەوە بە چاکی پاکیەکەنەوە دەستنوێژیان بۆ کردو دەستنوێژەکەی دروستە خێزانی دەستنوێژی بۆ بگرێ منداڵی دەستنوێژی بۆ بگرێ هەر کەسێ دەستنوێژی بۆ بگرێ گرنگەوەی دەستنوێژەکەی بۆ گردووە ئەمە دەستنوێژەکەی بۆ گردووە دوایی جاری وایە دایانێن تەواو ڕوو لە قیبلە نییە ناشتوانێ بجوڵێ کەسێک نایە بیجوڵێنێ مەسەلەن بەم شێوازە ئەم برا بەڕێزەمان هەتا بۆ یەکرێ ڕووی لە قیبلە بێ ئەگەر تۆزێکیش ڕووی خوار بوو لە قیبلە ئینشاءڵڵا ئەم ئینسانە نوێژەکەی دروستەوەی ئیشکالێکی تێدانەیە دوعاکەین خوای پەروەردگار شیفای بات بەڵام تا بۆ یەکرەیە کە دایان نا لە کاتی نوێژدا بڵێ ڕووم لە قیبلە بکەن ئەگەر هەر نەگونجا چۆن بۆی گونجا ئاوا نوێژەکەی بکە لە کۆتاییدا لە خوای پەروەردگارە پاڕێنەوەڵین یا ربی خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت بۆ خاتری ئەسما و صفاتی خۆت یا ربی خوای تعالی لە گوناهی دایک و باوکمان خۆش بی لە گوناهی مردوەکانمان خۆش بی عاقبەتمان بەخێر بگێڕی یا رب العالمین یا ربی خوای لێتە پاڕێنەوە بۆ خاتری ئەسما و صفاتی خۆت ئەو برا بەڕێزانەمان ئەو خوشکە بەڕێزانەمان کە پەیوەندیان کرد و بەدیار بەرنامەکەەوە دانیشتن یا ربی خوای ئەگەر کێشیان هەیە بۆیان چارەسەرکەی یا رب العالمین ئەگەر قەرزارن قەرزەکەیان بۆ ئاداکەیتەوە خوای تعالی ئەگەر کێشەی خێزانیان هەیە بۆیان چارەسەرکەی بێ بەهانایانەوە یا ئەکرەمە الأکرەمین خەم و خەفەتێکیان لە کۆڵیان کەیتەوە یا رب العالمین یا ربی خوای ئەو برا بەڕێزانەمان ئەو خوشکە عەزیزانەمان کە پرۆسەی ئافسەرگیریان نەکردووە داوای دوعای خێران لە ئێمە کردووە ئێمەش دوعایان بۆ بکەین یا رب العالمین کاریان بۆ ئاسان کەی یا ربی خوای کاریان بۆ ئاسان کەی یا ربی خوای کاریان بۆ ئاسان کەی خوای پەروەردگار هەر برا و خوشکێکی بەڕێز ئەبنە هۆکاری نەکوژانەوەی ئەم چرایە نەکوژانەوەی ئەم پەیامە بە ماڵ و سەرۆت و سامان هاوکاری ئەم کەناڵاکەن یا ربی خوای تعالی لە دنیا و لە قیامەت هاوکاریان بی یا ربی خوای پەروەردگار بەرەکەت بخەیتە ماڵ و کەس و کار و دۆست و خۆشەویستانیانەوە یا ربی خوای پەروەردگار لێتە پاڕێنەوە وامان لێ بکەی کە لەسەر باشترین بەرنامە بمێنینەوە کە ئیسلامە لەسەر ئیسلامەتی بمرین و بە ئیسلامەتی و زیندومان کەیتەوە یا رب العالمین تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان بەخوای پەروەردگار ئەسپێرم وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين